بینرانی بەڕێزم کاتەوە کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت ڕووماڵی ڕاستەخۆی NRT لەگەڵتان بەردەوامە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق. دوێنێ شاندێکی پەرلەمانی کوردستان سەردانی بەرەکانی جەنگی کرد. لەم سەردانەدا بەشێک لە بەرەکانی جەنگ و هێزی پێشمەرگەی کوردستان بەسەرکرانەوە. دیارە لێرەدا دەمانوێت قسە لەسەر ئەوە بکەین کە ئایا ماف و ئیمتیازاتی پێشمەرگە بەپێی یاسا بەپێی ئەو یاسایانی کە پەرلەمانی کوردستان پەسەندی کردوون چین؟ ئایا کاتی ئەوە نەهاتووە کە لە دوای ئەم کێشەیەوە ماف و ئیمتیازاتی پێشمەرگە و موچە و دەرماڵە و خزمەتگوزاریەکانیان چاوێکی جددی پێدا بخشێنرێتەوە؟ ئەوەی شاندی پەرلەمان لە بەرەکانی جەنگدا بینیان دەربارەی هێزی پێشمەرگەی کوردستان چی بوون و شتێک گرنگە کە لە دوای کۆتایی هاتنی ئەم کێشەیە چاوی پێدا بخشێنرێتەوە و بکرێتە خزمەتگوزاریەکی زیاتر بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ئێستادا ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانداری بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک فەخرەدین، ئەم کاتت باش. ئەمەوێت ئەگەر بکرێت بە کورتی پێمان بڵێیت لە سەردانی دوێنێتاندا بۆ بەرەکانی جەنگ زیاترین شتێک کە سەرنجی ئێوەی ڕاکێشا دەربارەی هێزی پێشمەرگەی کوردستان چی بوو؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، دیارە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دوێنێ لە درێژەی سەردانی مەیدانیمان بۆ بەرەکانی بەرگریکردن لە هەرێمی کوردستان دوێنێ لە محوەری گەرمیان بووین لە نزیکەوە سەرەتا لەگەڵ ئیدارەی گەرمیان کۆبووینەوە، پاشان چوینە قەزایخانە قینووە، دواتریش چوینە پێشەوەی بەرەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سەرکردە سەربازە مەیدانیەکانە و لەگەڵ پێشمەرگە قارەمانەکان و ئاسایشەکانی لەو میحورە کۆبووینەوە و لە نزیکەوە لە ورەی ئەوانمان پرسی و لە ئیشوکارەکانیانمان پرسی و زۆر دڵخۆش بوون بە سەردانەکە و ئێمە دووپاتی ئەومان کردەوە کە لە پەرلەمانی کوردستان هەردەم پشتیوانتانین و لە ڕێگای یاساییەکانی خۆمانەوە بە ڕێکاری یاساییەکانی خۆمان و بە چاودێریمان لەسەر دەستگای جێبەجێکردن زۆر داکۆکی لە مافەکانتانەکەینەوە و زۆر بەجددی بە دوای مافەکانی ئێوە دەبین و پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی نیشتیمانی بن و خزمەتیان پێ بکرێەوە لە ڕووی چەکەوە گرنگی زیاتریان پێ بدرێەوە لە ڕووی دەرماڵەی ترسناکیەوە ئێحتیمامی گرنگیان پێ بدرێەوە لە ڕووی موچەوە پێویستە موچیان هاوتا بکرێت لەگەڵ موچەی هێزەکانی ناوخۆ کە ئەوانە بەشێک بوون لە قسەکانی ئێمە لەگەڵ ئەوانە و لە پەرلەمانی کوردستانە کاری جددی لەسەرەکەین. بەڵێ کاک فەخرەدین، ینی ئەوەی کە ئەبیسترێت ئەوەیە کە هەموو لایەک چ سەرکردە مەیدانیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان خۆیان، چ پەرلەمانتاران، هەندێک جار وەزیرەکان، هەندێک جار سەرۆکی حکوومەتیش هەمووی باس لەوە ئەکات کە پێویستە مافی و ئیمتیازاتی پێشمەرگە گۆڕانکاری تیا بکرێت، موچەیان باش بکرێت، خزمەتگوزاریەکانیان باش بکرێت. بەڵام کەی ئەم پێویستەیە ئەبێ بە کردار؟ لە ڕاستیامە لە پەرلەمانی کوردستان ئەو ئەرکانەی کە ئەرکی پەرلەمانی کوردستانە بریتیە لەوەی کە پرۆژە یاسا و پرۆژە بڕیار بە یاسا و بڕیار دەربکە و ئاڕاستەی دەستگای جێبەجێکردنی بکە و پاشانیش بەشێکی تر بریتێ لە چاودێریکردنی ئەم جێبەجێکردنی ئەم بڕیار و پرۆژە یاسایانە. بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە کاتی ئەو ئاڵۆزیانی کە لە ناوچە کوردستانە جێناکۆگەکان لە پێشترە هاتە پێشەوە، پەرلەمانی کوردستان چەندین کۆبوونەوەی ئاسایی خۆی بە ئەنجام گەیان و دوجار کۆمەڵێک بڕیار و راپۆرتی لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان کە لیژنەی پێشمەرگە و لیژنەی ناوخۆ و لیژنەی مافەکانی مرۆڤ و تەندروستی و ئەو لیژنە تایبەتمەندانەی کە ئەو کات لەسەر خەت بوون لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانەوە سەردانی مەیدانی کراوە، راپۆرتیان ئامادەکرد و پەرلەمانی کوردستان چەند کۆبوونەوەیەکی بە ئاشکرا و هەروەها بەنهێنی ئەنجام گەیان دوجار ئەو بڕیارانەی لێ لەدایک بوو کە ئاڕاستەی سەرۆکی هەرێمی کوردستان کراوە. یەکێک لەو بڕیارانە ئەوەیە کە پێویستە لە ماوەی 6 مانگا موچەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان هاوتا بکرێت لەگەڵ موچەی هێزەکانی ناوخۆ. بۆیە ئێمە لە خولی گرێدانی دووەمە و بڕیارەمان دەرکردووە کاتێکە سەرۆکی هەرێم واژوویەکە ئێمە لەمە و دواکە دوای ئەوەی لە وەقایعی کوردستانە بڵاوەکرێتەوە کار لەسەرەوەکەین کە بەڵێ ئەو بڕیارە و ئەو بڕیارانەی تریشکەوە یەکێک لە بڕیارەکان پێویستە بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ خزمەتی هێزی پێشمەرگەی کوردستان جێبەجێ بکرێت. ئێستا لە ئێستاە ئەو بڕیارانی دارایی هەیە، ئەو بڕیارە گەیشتۆتە کوێ کاک فەخرەدین؟ سەرۆکی هەرێمی کوردستان واژۆی کردووە؟ ئێمە لە پێنجشەمەی ڕاب
ئێمە لە هەفتەی ڕابردووەوە ئاڕاستەی بەڕێسەرۆکی هەرێمی کوردستانمان کردووە بە پێی پەیڕەوی نێوخۆ تا ماوەی 15 ڕۆژ بەڕێسەرۆکی هەرێمی کوردستانیان ئەوتەی واژووی ئەکا هەر بڕیارێک هەر پرۆژەیەک ئاڕاستەی بکرێت دوایەوەی لە پەرلەمانی کوردستان پەسەند دەکرێت تا ماوەی 15 ڕۆژ یان واژووی لەسەرەکا و پەسەند دەکرێت لە وەقایع بڵاوەکرێتەوە یان تێبینی لەسەر نووسێ گێرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەگە هەرێکی لەو دوو حاڵەتە نەبوو دوای 15 ڕۆژ ئەو بڕیارە یان ئەو یاسایە بە جێبەجێکرا و کاری بۆ ئۆکرێ و کاری لەسەرکرێت لە دام و دەستگا تایبەتمەندەکان لە دەستگای جێبەجێکردن. بەڵێ کاک فەخرەدین لە سەردانە مەیدانیەکەی دوێنێتانە داواکاریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان خۆیان چی بوو؟ هێزی پێشمەرگەی کوردستان ئەوەی کە داوایانە کرد ئەو کۆدەنگیە جەماوەریەی کە هەیە ئەو کۆدەنگیە سیاسی کە هەیە وای لێبێت فرەمەڕجەیعیت لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە نەمێنێ و هێزی پێشمەرگەی کوردستان ببنێ هێزی نیشتیمانی و پاشانیش داوایانە کرد کە لە ڕووی چەک و جوبەخانەوە گرنگی زیاتریان پێ بدرێ پاڵپشتی زیاتر بکرێن داعمی زیاتر بکرێن چونکم بەرامبەرەکانیان چەکی تازە و متەتەوریان پێیە بۆیە داوایانە کرد لە ڕووی هێزی چەکداریشەوە لە ڕووی چەکەوە کاک فەخرەدین ئەگەر ئێمە قسە لەسەر توانە سەربازیەکان نەکەین لەبەر لایەنی ئەمنی هێزی پێشمەرگەی کوردستان بە نامێت قسە لەسەر ئەو لایەنە بکەین کە چەکیەمان چییە و هی دوژمن چییە بەڵام ئێوە لە سەردانە مەیدانیەکانیانە هەستان بە فرەمەرجەعی کرد لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە من حەزەکەم ئاماژەیە بەوەش بدەم بۆ ئەوەی بۆ پرسیاری بەڕێزت ئاگاداری کە چەک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هاتووە لەلایەن وڵاتانەوە بە تایبەتی ئەمریکاوە و لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە دابش کراوە بۆیە سەرکردە سەربازیەکان و پێشمەرگەکان چەکیان بەدەست گەشت بوو بە شێوەیەکی گشتی و چەکی متەتەوری باشیان بەدەست گەشتەوە بۆ زانیاری بەڕێزت بۆی ئاگاداربی ببوورە پرسیارەکە دەگەر تێنەگەشت. بەڵێ وتم لە سەردانە مەیدانەکانتانە ئێوە هەستان بە فرەمەرجەعی کرد لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە؟ لە ڕاستیە لە ناو بەرپرسە سەربازیەکانە کەم ئاماژیان پێدا کە هۆکارەکانی ئێستایی کۆی جەبهەکان لە هەرێمی کوردستاندا ئەو حاڵەتە بەدیکراوە چونکم نوکولی نابێت کەسێکمان نابێت نوکولی لەوە بکەین کە تا ئێستاش تا ئەندازەیەکی زۆر هێزی پێشمەرگەی کوردستان تا ئەندازەیەکی زۆر کۆبووتەوە لە هێزە حیزبیەکان جگە لەوەی کە هێزی خۆبەخش هاوڵاتیانی کوردستان هاتوون هەرچەند خۆشبەختانە ئەممان لێ بیستن کەوتیان ئەم جەبهانە و ئەم بەرانە و ئەم حاڵەتە دواییەی کە دروست بۆ لە ئێستاە وای لێ کردووە هەموو باگراوەندە حیزبیەکان هەموو جیاوازیەکانمان وەلا ناوە بەڵام بە دڵنیاییەوە تا ئێساش هێزی پێشمەرگەی کوردستان نەبۆتە هێزێکی نیشتیمانی تا ئێستاش یەکەکانی هەفتا و یەکەکانی هەشتا و هێزەکانی تر بە هەمان شێوە وجودیان هەیە کە یەکێک لە بڕیارەکانی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکانی خۆیان لە خولی گرێدانی دۆمە ئاماژەی پێدا بوو پێویستە هێزانە بکرێنە هێزی نیشتیمانی بۆیە تا ئەندازەیەکەوە ئەبیندرێ بەڵام وردە وردە بەرەو کاڵبوونەوە ئەڕوا خەریکە پێشمەرگایەتیکردن ئینتیما بۆ نیشتیمان زاڵە بێ بەسەر ئینتیما بۆ حیزب و ئەو باگراوەندە حیزبیانی کە لە پشتیەوەن کە ئەوەش پێم وایە هەنگاوێکی زۆر باشە بۆ هێزی بەرگری لە هەرێمی کوردستان و بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و هەموو هێزەکان ڕێبخێنەوە کو هێزێکی نیشتیمانی. بەڵێ کاک فەخرەدین ینی لە زۆر جار کە باز لە ماف و ئیمتیازاتی پێشمەرگە ئەکرێ ڕاستەوخۆ باز لە مەسلەی موچەکەیان ئەکرێ بەڵام ڕەنگە پێشمەرگەش وەکو هەر توێژێکی تری ناو ئەم کۆمەڵگایە کۆمەڵێک پێداویستی تری هەبێ ئایا پەرلەمانی کوردستان هیچ پرۆژە یاسایکی وای لە بەردەستدایە یان هیچ پێشنیازێکی وا لەلایەن کوتلێکی پەرلەمانیەوە کراوە بۆەوەی کە بۆ نمونە یەکەی نیشتەجێبوونی تایبەت بە هێزی پێشمەرگەی کوردستان دروست بکرێەوە جیا بکرێتەوە لە فەرمانبەران و لە خەڵکی ئاسایی و ئەمە تەنها لەناو هێزی پێشمەرگەی کوردستان بەسەر و پێشمەرگانەیەدا بەش بکرێت کە کرێچین؟ ئێمە کۆمەڵێک پرۆژە یاسامان هەیە کە لە خولی گرێدانی دووهەمە پێشکەش کراون بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانین و پرۆژە یاساکان خوێندنەوەیان بۆ بکەین کۆمەڵێک پرۆژە یاسا ماون کە ئێستا نزیکەی 30 پرۆژە یاسا لە بەردەمانایە خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە لەگەڵ ئەوە کە 30 پرۆژە یاسایتر خوێندنەوەی یەکەمی بۆ کرابوو هەندێکیان پەسەند کراون هەندێکیان ئەبێت لە خولی گرێدانی سێهەمە پەسەند بکرێن بۆیە لەناو پرۆژە یاسانە پرۆژە یاسای گرنگیدان بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەسەر جەم بوارەکانیەوە بەڵێ و پرۆژە یاسا لە بەردەممانە هەیە لە خولی گرێدانی
سێهەم و ئایندەیە بێکاری جدی لەسەر بکەین بەڵام ئەوە لە بیر نەچێ وکوتم لە بڕیارەکانی پەرلەمانە کە هەلومەرجێکی تایبەت هاتبوو ئەو بڕیارانە لەوێ هەن بەڵام پرۆژه یاساکە هەرماوە بێکاری تری لەسەرکەین بە یاسا ڕێکی بخەین و بە یاسا پەسەندی بکەین. بەڵێ باشە کاک فەخرەدین ینی ئەبێ ئیشی لەسەر بکەین ئەیسال کاتێکی زۆر گونجاو نییە بۆی ئیشی لەسەر بکەن یانی ئەگەر لە ئێستاە پەرلەمانی کوردستان پرۆژه یاسایەکی لەو جۆرە پەسەند بکە ئەمە نابێتە عەزمێکی تر بۆ پێشمەرگە نابێت ئەوەی کە پێشمەرگە ئینتیمایەکی زیاتری هەبێ هەست بکە کە وڵاتەکەی گرنگی پێەیە کە لە ژیانی خۆی و خێزانیە پرسێتەوە. ئەگاداری کە ئێستا مانگی هەشت ئێستا خولی تەشریعی نییە خۆی لە بەپێ پێڕەوی نێخۆی پەرلەمانی کوردستان مانگی حوت و مانگی هەشت خولی تەشریعی نییە هەرچەند ئێمە لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە مانگی حوتمان کردە خولی تەشریعی واتە کۆبوونەوەی ئاسایی پەرلەمانی تیا بکرێ بێ ئێمە لە خولی گرێدانی سێهەما کە لە سەرەتای مانگینەوە دەست پێکا ئەو پرۆژە یاسانە بە پێی گرنگی و ئەو لەوێت کاری پێ بکەین و کاری لەسەرکەین و لە پەرلەمانی کوردستانە پەسەندی بکەین واتە لە مانگینەوە ئەو کارانە ئەکرێ بەڵام بۆ چارەسەرێکی کاتی بۆ ئەوەی بەدەم هێزی پێشمەرگەی کوردستانەوە بین و بە عملی بە فعلی کاری لەسەرکەین ئەو بڕیارانەمان لە خولی گرێدانی دووەمە فریاکەوتین و بە دڵنیاییەوە یەکێک لەو پرۆژە یاسایانەی کە پێویستە گرنگی پێ بدرێشان بەشانی ئەو پرۆژە یاسا گرنگانی تر کە گرنگن لە ڕووی سیاسیەوە بۆ هەرێمی کوردستانەوە لە ڕووی داراییەوە بۆ هەرێمی کوردستان و ڕووی دەستوریەوە بۆ هەرێمی کوردستان کە پرۆژەی دەستورە ئەنجومەنی دانوستانەوە کۆمەڵێک پرۆژه یاسای ترمان هەیە بە دڵنیاییەوە ئیمتیازاتی هێزی پێشمەرگەی کوردستانیش کێکێکە لەو پرۆژه یاسایانە ئەچێتە ئەو ڕیزبەندە چونکم هێزی پێشمەرگەی کوردستان قارامانە نەتوانیان پارێزگاری لە هەرێمی کوردستان کە نیشان بەشانی هێزەکانی ئاسایش و ناوخۆ و هاوڵاتیانی کوردستان و تأکید لەوە کراوەتەوە کە سەرجەممان پێشمەرگەی پارێزەری هەرێمی کوردستانین بۆیە ئەو چینە پێویستە خزمەتیان پێ بکرێ وەکو لە بڕیارەکانە هاتووە بە یاساش بە دڵنیاییەوە لە خولی گرێدانی سێهەمە ئەو یاسایە کاری لەسەرەکەین و پەسەندیەکەین. بەڵێ کاک فەخرەدین ئەوەی کە لە بەرەکانی جەنگ ئێوە بینیتان و پێش ئەوەش راپۆرتەکانی لیژنەی پێشمەرگەتان لەلا بوو ئایا چیتان تێبینی کرد راپۆرتەکانی لیژنەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان یان سەردانەکانیان بۆ بەرەکانی جەنگ لێپرسینەوەیان و بەسەرکردنەوەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ئاسی پێویستا بووە لە ئەدای ئەو لیژنەیە ڕازین؟ لیژنەی پێشمەرگە و ئەو لیژنانەی ترکە لە پەرلەمانی کوردستانە ڕاست پێراون بۆ ئیشوکارەکانی هێز پێشمەرگەی کوردستان و لیژنەکانی تریش پێم وایە بە تایبەتی ئەگەر تەرکیز بەڕێزت پرسیارە لیژنەی پێشمەرگە کرد بەڵێ لیژنەی پێشمەرگەی لیژنەی هەمیشەی پێشمەرگەی پەرلەمانی کوردستان زۆر بەجددی بە مەیدانی لەگەڵ پێشمەرگا معایشیان کردووە و ژیاون و دەستیان کردو سەرکەم و کورتەکانیان و پێداویستەکانیان تەرکیز کردووە و بالفعل واقعە بەڵام ئێمە لەم هەلومەرجەی ئێستایی هەرێمی کوردستاندا کەم و کورتیەکان ناتوانین لە ڕووی میدیاییەوە باسی بکەین ئاماژەی پێ بدەین کە ئەوە ئەبێ دوایی چارەسەری بۆ بدۆزینەوە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان بالفعل کە هێزی پێشمەرگەی کوردستان ورەیەکی زۆر پۆڵاینمان تیا بینین و بەرخۆدانێکی گەورەمان تیا بینین و قارەمانەیەکمان تیا بینین بەڕاستی کە ئاماژیان پێدا و ئەیانوت و تەکیدیان نەکردەوە کە ئێمە پارێزەری هەرێمی کوردستانین و ئێمە سنگنین بە فیشێکی دوژمنانمانەوە ناڵین هەرێمی کوردستان دەستدرێژی بکرێتە سەر بۆیە بالفعل ئێمە ئەو ورە بەرزێمانتیان نبینی و هەندێکم و کورتیش کە هەیە لێرە و لەوێ لە مەیدانەکانە کە هەن بۆ لە هێزی پێشمەرگەی کوردستاندا ئایا لەلایەن بەرپرسە سەربازیەکانەوە بێیان وەزعی دارایی وا بێیان وەزعی هەر شێوێک لەو شێوانە ئەوە ئەبێت لە کاتێکی ترا باسی بکەین و ئاماژەی پێ بدەین کە ئێستا باسی جێگەی نییە. بەڵێ کاک فەخرەدین وەکو پەرلەمان هیچ تەنسیقێک هیچ کۆبوونەوەیەک هیچ ڕێکەوتنێکتان لەگەڵ وەزارەتی داراییە نییە یا قسێکتان لەگەڵا نەکردوون بۆی کە ڕێبەوە نەدەن موشەی هێزی پێشمەرگەی کوردستان دوا بکەوێ؟ لە ڕاستیە ئەوەی کە ئێمە ئاگاداری لە پەرلەمانی بۆ مانگی تەمووس هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕیزبەندی پێشەوەی وەزارەتەکان موچیان بۆ دابین بکرێ و بە دڵنیاییەوە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەوەی من ئاگادار بووم کە لەگەڵ وەزارەتی داراییە پەیوەندی گیراوە کە هەلومەرجی ئێستای هەرێمی کوردستان واخوازێت کە هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕیزی پێشەوەی یەکەمەکان بن کە موچیان پێ ئەدرێت جگە لەوەش کە ئێمە پەرلەمانی کوردستان بەڕاستی لە گەڵاڵەکردنی پێشنیارەکەین کاری لەسەر بکەین لەگەڵ دەستگای جێبەجێکردنە کاری لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە ئەمە لە مەساری ئیشکردنین لەسەری کە لە سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان
بە تایبەتەکان و هەمووەوە ڕێژەیەک لە موچەی مانگێکیان یان چەند مانگێکیان ببڕدرێ بۆ خطورە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان سەرەوە بکرێت جار ڕێژەکە لە ساڵ یەک بێ یان لە ساڵ دوو بێ بە دڵنیاییەوە فەرمانبەرێک لە ساڵ یەک لە پلە تایبەتەکانەوە هەتا ئاخری پلەکانی خوارەوەی فەرمانبەران لە ساڵ یەکیان دوی لێ ببڕێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ڕێژەیەکی کەمە بۆ ئەو بەڵام دوجار ئەمە ئەکاتە دەستکەوتێکی مالی زۆر گەورەکە ئەتوانین لە گوژمەیەکی باشە خزمەتی هێزی پێشمەرگەی کوردستانی پێ بکەین ئەوە پێشنیارەکە کە ئێمە بەڕاستی ئەمانەوەکاری لەسەرکەین لەسەر دەستگای جێبەجێکرد. بەڵێ ئەم پێشنیازەتان لە چه ئاستێکایە ینی هێشتا هەر پێشنیازە یان ئاڕاستی وەزارەتی داراییتان کردووە؟ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێمە گفتوگۆمان کردووە گفتوگویەکمان گەڵاڵە کردووە لە لای خۆمان ئەبێ ئەوە لەگەڵ دەستگای جێبەجێکردنە باز بکرێ و لەگەڵ یانە ئەگەر چۆ بواری جێبەجێکردن و پەسەندکردنەوە بە دڵنیایی وەزارەتی دارایی جێبەجێیەکە ئەمە وەکو ئاماژەم پێدا ئەمە پێشنیارەکە لای ئێمەکە لەم هەلو مەرجە قەیرانە دارایی کە لە ئێستا هەرێمی کوردستانە هەیە فەرمانبەران توانن بە لە ساڵ یەکی یان بە لە ساڵ دووی موچەکانیان هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان کەن کە پارێزگاری لە هەرێمی کوردستان. بەڵێ ئەو ینی لەو پێشنیازەی ئێوە گفتوگۆتان لەسەر کردووە ئەو خطوورەیە وەکو با بڵێن ناحەی مالی نەقدی بدرێ بە پێشمەرگایان لە خزمەت گوزاری ترا بۆ پێشمەرگە سەرف بکرێ. لە ڕاستیاوەکو ناحەی مالی بدرێ بە هێزی پێشمەرگەی کوردستان چونکم موچەی هێزی پێشمەرگەی کوردستان لای بەڕێستان ئاگادارە کە موچەیەکی کەمیان هەیە 500,000 و کەمتریان تۆزێک زیاتریان هەیە بۆ وەکو ناحەی مالی خزمەتیان کرێ ئەگیناوەکو ڕێگاکانی تر لە خزمەتکردنیان ئەوە پێویستە لە مەجالەکانی ترا خزمەتیان پێ بکرێت لەیان وەزارەتە تایبەتمەندەکانەوە. کاک فەخرەدین قەناعەتت وایە کە بەم زوانە ئەتوانن ئەو پێشنیازەتان بکەنە نووسراوە بە ڕسمی ئاڕاستی وەزارەتی دارایی بکەن یان پێتان وایە کە حکوومەتی هەرێم لەسەر پێشنیازێکی لەو جۆرە ڕازیە بێ؟ ئێمە بەلای خۆمانەوە ئەم پێشنیارەکە گەڵاڵەمان کردو پێمان وایە پێشنیارێکی زۆر باشە ئەتوانین وەکو حلێکی مەرحەلی هەندێک خزمەت بە هێزی پێشمەرگەی کوردستان بکەین لە حاڵەتی ئەم قەیرانە دارایی کە لە ئێستا هەرێمی کوردستاندا هەیە و دوجار ئومێدیشمان وایە کە دەستگای جێبەجێکردن بێن بەدەم پێشنیارەکەمانەوە دوایەوە کە گفتوگویان لەسەرەکەین و بۆی بتوانین کاری لەسەر بکەین پێم وایە زۆر ئاسانە و ئاوردانەوەکی زۆر جددی و باشیشە بەپێ هەلومەرجی ئێستای فەرمانبەرانی کوردستان و وەزعی دارایی هەرێمی کوردستان کە ئەتوانین کاری لەسەر بکەین. بەڵێ کاک فەخرەدین خۆت قەنەعەتت دوانییە کە بەشێک لەو پێشنیازانەوە بەشێک لەو پرۆژە بڕیارانەی کە لە پەرلەمان ئێستا هەنوو بەنیازن گفتوگۆی لەسەر بکەن کە تایبەتن بە ماف و ئیمتیازاتی هێزی پێشمەرگەی کوردستان قەناعەتە دوانیە کاتەکە درەنگە بۆ ئەوە ئەبوو زووتر ئەمانە بکرایە؟ لە ڕاستیە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان وای کردووە کە بڕیاردانی دارایی زۆر زەحمەتە یعنی بۆیە ئێمە کۆمەڵک پرۆژە یاساشمان هەیە کە پرۆژە یاسای زەرورن لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی کە تەبعیتێکی مالی هەبووە و پرۆژە یاسانەوە هەر خوێندنەوەی یەکەمیشمان بۆ نەکردوون. بۆیە پێمان وایە هەلومەرجی دارایی لە هەرێمی کوردستان وای کردووە کە زۆر بە حەساسی ئەبێ مامەڵە لەگەڵ بابەتە داراییەکانە بکەین بۆیە ئێستا شەڕەڵین وەکو پێشنیارێک ئێمە پێشنیارەمان هەیە توانین بۆ نمونە پەرلەمانی کوردستان لە مانگی نووا کۆبوونی بکەین وەکو بڕیارێک بینێرین بۆ دەستگای جێبەجێکردن بۆیە بڕیارە داراییەکان پێویستە زۆر هەستیارانە مامەڵی لەگەڵا بکرێت چونکم معلومی لای بەڕێستان و مجەماوەری کوردستانە ئێمە لەژێر حەسارێکی زاڵمانەی 7 بۆ 8 مانگی حکوومەتی ناوەندیان کە لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ کاک فەخرەدین ینی دەمێکە ماوەیەکی زۆر زۆرە کە حکوومەتی عێراقی موچە و بودجەی هێزی پێشمەرگەی کوردستان دابین ناکات ئەمە لەسەر هەرێم خۆیەتی باشە پێشنیازێکی لەو جۆرە ینی پێم وانییە هیچ هاوڵاتیەک هەبێت لە هەرێمی کوردستانە هیچ فەرمانبەرێک هەبێت لە هەرێمی کوردستانە کە ڕازی نەبێ بەوەی لە سەدا 1 یان لە سەدا 2 موچەکەی بۆ نمونە ببڕێت بدرێ بە هێزێکی سەربازی کە ئێستا دەرکەوت ئەو هێزە بەرگریمان لێەکە ینی ئەمە هێزی پارێزەری وڵاتەکەیە ئەم لەبەرەوە ئەم پێشنیازە ینی باشتر نەبوو زووتر بکرایە لەوەی کە کەوتی نام کێشەیەوە. کاتەکە درەنگ نییە لە ڕاستی ئەگەر بڵین کاتەکە درەنگە چونکم ئێمە ئاگاداری ینی بەردەوام
جەبهەکان لە بەرەو پێشچوونان و هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر گەرم و گوڕترە بن و تازەوە وڵاتان هاتوونەتە سەرخەد و هاوکاری سەربازیمانەکەن واتە ئێمە لە کۆتایی مەتافەکانین بەڵکو وەکو بەرپرسانی تر لە هەرێمی کوردستانە پرسانی پاڵە ئاماژیان پێداوە کە ئێمە لە ڕوبەڕووبوونەوەی جەنگێکی ترسناکەن کە ڕوبەڕووبوونەوەی هەرێمی کوردستان بڕووی لە هەرێمی کوردستان دەبۆیە پێم وایە کاتەکە درەنگ نییە و پێم وایە بەڵێ ئەگەر زووتری ئیشی لەسەر کرایە باش بوو بەڵام ئەگەڕێمە بۆ ئەو خاڵە جەوهەریەی کە بابەتە داراییەکان لە هەرێمی کوردستاندا ئەبێ بە هەستیاری مامەڵەیان لەگەڵا بکرێت چونکم ئاگاداری هاوڵاتیەکی فەرمانبەرێکی ئەم هەرێمە کە تازە بە تازە موچەی مانگی شەشی وەرەگرێ ئەوە مانگی هەشت بەرەو کۆتاییە ڕواژیانی ئەو لەسەر چی بەندە بۆیە ئەبێ ئێمە ئاگامان لە دیوەکەی تریشە بێ بەڵام ئەو هیمەتێکە لە هاوڵاتیانی کوردستانە بینیمانە پێم وایە بەڵێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕەحابەی سەدرەوە پێشوازی لەو پێشنیارە بکەن ئەگەر ئەو پێشنیارە چووە بواری جێبەجێکردنەوە لەلایەن دەستگای جێبەجێکردنەوە. بەڵێ کاک فەخرەدینەوەی کە لە سەردانە مەیدانەکاندانە ئێوە سەرنجتاننا ئایا ئەو چەک و اتفاقانەی کە وەکو هاوکاری هێنراونەتە هەرێمی کوردستان بێکسانی بەسەر هەموو بەرەکانەدا بەشکراون هەموو بەرەکان چەکی تازان پێگەیشتووە؟ ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگەیە لەسەر خەت بووین و ئاماژەی بەوەدا بۆ سەرجەم بەرەکان چەکیان دابەش کردووە نیسبەتە ڕێژەیە چەنی گەشتووە بەپێی جەبهەکان پێم وایە ئەوەی کە لە زمانی بەڕێز وەزیری پێشمەرگەوە وەرمانگر کە بە شێوەیەکی گشتی بەسەر سەرجەم جەبهەکانە چەک دابەش کراوە. بەڵێ کەواتە ئەوەی کە ئێوە بەدیتان کرد جگە لە بەرزی ورەی پێشمەرگە ئایا هیچ داواکاریەکی تریان نەبوو لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی دەرماڵە و لە ڕووی زیاکردنی موچە و هاوتاکردنی موچیان بە هێزە سەربازیەکانی تر یان لە زاری خۆیانەوە ئەم داوایانەیان کرد؟ بەدڵنیاییەوە لە گفتو بەدڵنیاییەوە گفتوگوانە لە بینمانە گوزەرا بەس ئەوەی کە قسە لەوە کراکە ئێمە پشتیوانی ئێوەین و ئێمە لە پەرلەمانی کوردستانە کارتان بۆ ئۆکەین و ئەوانیش داکۆکی لەوایان ئەکرد کە ئێمە ئۆتین بە تایبەتی بەگر بەڕێستان ئاگادار بوون دوێنێ ئێمە چوینە پێشەوەی بەرەکانی جەنگ ینی بۆکو خۆیان ئاماژیان پێدایان و تەنها 300 مەتر لە ئێمەوە دوورن کە ئێمە لە بەرەکانی پێشەوە بووین لەگەڵ هێزی پێشمەرگا دانیشت بووین ینی گفتوگۆکان لەوە بوو دوای لەگەڵ بەرپرسە سەربازەکانە بە دڵنیاییەوە باز لەوە کراکە پێویستە هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر خزمەت بکرێن بەڵام ئەوەی کە بینیمان لەو شوێنە لەو میحوەرە بینیمان خواردنی باشیان هەبوو و بینیمان لە ڕووی جلوبەرگ و پێداویستیەوە باش بوون و یعنی گلەیەکی ئەویان نەبوو و باز لەوە ئەکرا کە لە ڕووی تەندروستیشەوە ئەگەر بکرێ زیاتر سیاری ئەمبوڵاس هەبێ و بە تایبەتی لە کاتی ڕوبڕووبوونەوەکانەوە ئەو تیمە پزیشکیانەی کە هەن بکرێ زیاتر بکرێ بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی ڕوبڕووبوونەوەیە هێرشیان بەرگریکردن هەر حاڵەتێ لەو حاڵەتانەیە بتوانێت بە زووترین کات بەدەم ینی تیمەکان فراوانتر بکرێن زۆرتر بکرێن بۆ ئەوەی بتوانێت ئیستیعابی جەبهەکان کە ئەمانە ئەم داخوازیانە هەبوون بۆ زیاتر تۆکمەکردن و بەهێزکردنی بەرەکان لەسەر جەم بوارەکانەوە بە دڵنیاییەوە ئەوانە گفتوگۆکرا لە بینی سەرۆکاتی پەرلەمان و هێزی پێشمەرگەی کوردستان لە میحوەرە. بەڵێ کاک فەخرەدین خزمەتگوزاری تەندروستی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە بەرەکانی جەنگ خزمەتگوزاریەکی تەواو بوو؟ باش بوو ئەوەی کە ئێمە بینیمان باش بوو تیمی پزیشکی لێ بوو و ئەدوێ و دەرمانی پێویستیان لەلا بوو و ئیزعافیان لەلا هەبوو چەند ژمارەیەکیان لا بۆ میحوەرەکە ئێمە کە ئێمە ڕۆشتین بەڵام بەدڵنیاییەوە هەردا کۆکیان لەوە کرد لەبەرەوەی کە ئەو میحوەرە پێشتر جەلەولا کە هێزی پێشمەرگەی کوردستان انسحابی تیا کردووە و هێزەکانی داعش گرتویانەتەوە احتیمالی ئەوە هەیە کە هێزی پێشمەرگەی کوردستانە ڕاو ناوچەیە ڕزگارەکاتەوە بۆیە ئەگەر بکرێت لە ڕووی ئەدەواتی پزیشکیەوە و کارمەندی پزیشکیەوە دکتۆر و کارمەندە تەندروستیەکان ئەگەر لەوێەوە تەزویدی زیاتر بکرێن ئەوە باشترە بێ وتوانێت زیاتر ئیستیعابی هەر حاڵەتێکی نائاسایی باشە کاک فەخرەدینیانی لەو سەردانە مەیدانیانەیە کە وەکو سەرۆکاتی پەرلەمانێکن باشتر نییە چەند وەزیرێکی تایبەتمەندیشتان لەگەڵا بێت ینی بۆ نمونە لەو سەردانە ئەگەر وەزیری تەندروستیتان لەگەڵا بواە لەسەر هەندێک کەم و کوڕی تەندروستی ڕەنگ بوو هەر لە شوێنی خۆیان بڕیار بدا و
کارەکە جێبەجێ بکە ئەگەر وەزیری بۆ نمونە ئاوەدانکردنەوەتان لەگەڵا بۆە لەسەر هەندێک ڕێگاوبان هەر لێوە بڕیاری بدایە و ینی چارەسەری بکەدا باشتر نییە کە وەزیرەکانیش لەگەڵ خۆتان نابەرن ئەو هەمە هەنگێ باشە ئەگەر هەبێ بەڵام لەبەرەوەی کە پەرلەمانی کوردستان سەردانە مەیدانیەکانی لەگەڵ لیژنەکانی خۆیانکە و لەگەڵ ئیدارە و ئەو دام و دەستگا پەیوەندیدارانی کە لەو میحوەرانە ئاکە ئەگەدار بوون ئێمە دوێنێ کە سەردانی ئەو بەرانەمان کرد بەڕێوەبەری سەرپەرشتیاری ئیداری گەرمیانمان لەگەڵا بوو کە وەکو محافظ و لەوێ ڕۆڵە بینێ و دەسەڵاتی هەیە بەسەر سەرجەم دام و دەستگا تایبەتمەندەکانە لەوێ و قایمقاممان لەگەڵا بوو قایمقامی قەزای خانەقینمان لەگەڵا بوو لە بەشێکیە بۆیە بوونی و دام و دەستگانش بالفعل ئەگەر وەزیری تایبەتمەند لەگەڵا بێ باشترە بەڵام ئێمە لە ڕێگەی لیژنەکانی خۆمانەوە لیژنە تایبەتمەندەکانی خۆمانەوەین بۆ داداچوونەکەین بۆ نمونە لیژنەی تەندروستی و ژینگەی پەرلەمانی کوردستان کە دوێنێ یەکێک بوو لە لیژنانێکە لەگەڵمان نابوو سەردانی خستەخانەکانیان کرد و لە نزیکەوە سەردانی برینارەکان کرا و پێداویستیە تەندروستیەکان نزیکەوە گفتوگۆ لەسەر کرا و دوجار لەگەڵ وەزارەتی پەیوەندیدارە بەڵێ کاک فەخرەدین هەمومان قسەمان لەسەرەوە کرد کە هەمومان قسەمان لەسەرەوە کرد کە بارودۆخەکە بارودۆخێکی تایبەت و ئیسtisناییە ینی لیژنەی پەرلەمان هەتا چێتە شوێنەکە و ئەگەڕێتەوە ڕاپۆرتی خۆی نووسێت و ئاڕاستی سەرۆکاتی پەرلەمانێکا و ئێوە ئەینێرن بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و ئەوش ڕەوانەی وەزارەتی تایبەتمەندیەکە و ئەمە ڕەنگە ماوەیەکی زۆر بخایێنێ بۆ ئێوە وەکو پەرلەمان داواتان لە دەسەڵاتی جێبەجێکردن نەکردووە کە جەدوەلێک دابنێ بۆ وەزیرەکانی ئەو وەزیرە تایبەتمەندانەی کە کاریان لەو بەرانەیە هەیە هەر ڕۆژە و سەردانی یەکێ لەو میحوەرانە بکەن یەکێ لەو میحوەرانە بەسەر بکەنەوە لە حاڵەتی بینینی کەم و کوڕیەکانە دەست بەجێ بڕیار بن چارەسەری بکەن لە ڕاستی ئەوەی کە ئێمە ئاگادار بووین ئەوانیش خۆیان بە دەمی شوکارەکانی خۆیان و هەن چونکە ئەو تیمانەکە دانراون بۆ نمونە ئێمە لە هەفتەی ڕابردووە لە سلێمانی سەردانی نەخۆشخانەی فریاگوزاری و سەردانی نەخۆشخانەی شارمان کردووە بەڕێوەبەری گشتی تەندروستیمان بینی بەڕێز دکتۆر میرانمان بینی و ئاماژەمان بەوەدا کە ئێمە لە ڕۆژانی ئایندەیە سەردانی میحوەری گەرمیانەکەین ئاماژەی بەوەدا کە ئەوان خستەخانەی گەورەیان لە کەلارا دابین کردووە تەرتیب کردووە و دکتۆری تایبەتمەندیان بۆ داناوە و تیمێکی تریت لە دکتۆر و لە دکتۆرانی ئەخسایی لە بواری جۆرا و جۆری هەستیاران لە مەجای مێشکا لە مەجای دڵا هەناویە ئەم تیمیان نردووە بالفعل لە ئەم تیمانە هەن لە خستخانەی کەلا لە نەخۆشخانەی کەلارە ئەم تیمانە هەن و ڕۆڵی بەرچاویان هەیە واتە بەردەوام ئەمان لەسەر خەتن لەگەڵ ئەو میحوەرانەی کە هێزی پێشمەرگەی کوردستانی لێەوە تیمە تایبەتمەندەکان کە هەن لەوێ لە ڕووی پزیشکیەوە بەڵێ کاک فەخرەدین کاتێکی کەمم ماوە لە بەرنمەکەم ئەمەوێ ئەم دقیقەنیوە بم بە خۆت ئێوە ئەو ناوچانەتان بینیوە هێزی پێشمەرگی کوردستانتان بینی لەو ناوچانە داواکاریتان لە خەڵکی ئەو ناوچانە چییە بۆ هاوکاری هێزی پێشمەرگی کوردستان و ئەگەر سەرنجێک تێبینی یەک شتێکی ترما بێ کە بتەوێت لەم ڕووماڵە تایبەتا بیڵی فەرموو سەبارەت بە داواکاری لە هاوڵاتیانی کوردستان ئێمە هەندێک لە خەڵکمان لەوێ بینی هاوکات لەگەڵەوەی کە سەردانی مەیدانەکانمان کرد هاوڵاتیانی کوردستان زۆر بەهیمەتن لەوێ و داوایان لێ ئەەکەین زیاتر بەهیمەت بن لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە زیاتر خزمەتیان پێ بکەن و خاڵێکی کە ئەو ئاوارانەی کە لەوێ هەن ئێمە بە دڵنیایی وانێک لە ئاوارەکانمان بینی و سەردانی کاکەیەکانمان کرد و دڵنیامان کردنەوە لەوەی کە ڕووداوێکی وەکو شەنگال کە ڕووی داوە بە دڵنیاییەوە بەسەر ئێوە نایە و ئێوە هەموو لایەکمان هاوڵاتی ئەم کوردستانین و پارێزگارتانە بین و پارێزگاریتان لێکەین بۆیە داوام لە هاوڵاتیانی کوردستان وایە لە دەڤەری گەرمیان و لە سەرجەم دەڤەرەکان وەکو پەرلەمانی کوردستان پێیان ئەڵێن کە بەدەم ئاوارەکانەوە بن ئەو حاڵەت و وەزعە نوێی کە هاتۆتە پێشەوە کاتیە ئەم ئاوارانە با خزمەتیان پێ بکەین هیمەتی کوردایەتیمان کە ئێمە میلەتێکی بەهیمەت بووین ئەم هیمەتە بخەینە کار زیاتر خزمەتیان پێ بکەین وەکو کراوە چونکم ئەمانیش بەکاتی ئەم ئاواریان هەیە ئەم وەزعیان هەیە بۆیە خزمەت بە ئاوارەکان کرێەوە خزمەت بەهێزی پێشمەرگەی کوردستان کرێ و هەردەم معنەویات بن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و گوێنەگرن لەو قسە و باسانە کە ئەکرێ سەبارەت بە خاڵی یەکەم سەبارەت بە خاڵی دووهەم ئەوەی کە لە عێراقا گوزەرێکە ئەمە جێگەی تەرکیز و گرنگیە بەڕاستی من پێم وایە ڕۆژ لە دوای
ڕۆژەکانی هێزەکانی داعش بەرەو ئاوابوون ئەڕوا چونکم بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە حکوومەتی ناوەندی تشکیلە بێ سنە دوای ئەوەی کە باوەشیان بۆ هێزەکانی داعش کردەوە بە شێوەیەکی گشتی و بۆ شێوەیە هاتن کە ئەو کارانەیان کرد کە دوورە لە بەهای دینیەوە دوورە لە بەهای سیاسیەوە ئەو هەموو دژمنان بە خۆیان دروست کرد لەگەڵ ئەو هەموو پێکاتە دینی و نەتەوەیام هەموو دژمنانیان بۆ خۆیان دروست کرد کە پێم وایە ڕۆژ لە دوای ڕۆژ باڵانسیان بەرە و ونبوون و باڵانسیان بەرە و داکشان ئەڕوا من پێم وایە ئایندەی حکومەتی ناوەند ئایندەیەگە بێ کە سنە شەریگە بێتیایە و کورد بەو شێوەیە مشارەکەیکی جددیەکە بە مەرج و شەرتی خۆیەوە بەشداریەکە من ومێدم وایە ئەم ڕۆژگارانە کاتین بە سەرماناتیە پڕن بەڵام گرنگ ئەوەیە ئەو ئینزارە نێودەوڵەتەیە کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە بتوانین بەکاری بهێنین بۆ هەرێمی کوردستان و بۆ ئایندەی هەرێمی کوردستان و هەموو لایەکمان لە چاوەڕوانی کوردستانێکی نوێ بین بۆ ئەم هەرێمە لە ڕووی حکومڕانیەوە لە بڕووی پرەنسیپەوە لە ڕووی سیستەمی سیاسیەوە و لە ڕووی سیستەمی سەربازیەوە و ئومێد دەکەم ئایندەمان ئایندەیەکی گەش و ڕوون بێ وەکو چۆن ئایندەی خەڵکی تر بەو شێوەیە بینی. بەڵێ فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان زۆر سوپاس کە لە شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندا بوویت. بە ڕێزان ناوبڕێکی کوردوەرەگرین و پاشۆ ناوبڕە لە بڕگەی دووەمی ئەم ڕووباڵە تایبەتەماندا لەگەڵتان بەردەوام دەبین کە قسە لەسەر پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق و پۆست و پێگەی کورد لە حکوومەتی نوێدا دەگەین تا ئەو کاتە هەموو لایەکتان لە خۆشیە بن.